سڵاتان لێبێ خۆشەویستان لە کۆڤید 19 ئەم شەو باس لەوە دەکەین چۆن و بە چ شێوەیەک و هەتا چەند ڤاکسین لە جیهاندا دابش کراوە، ینی هاوڵاتیان ئەگەریان دانیشتوانی گۆی زەوی بهێنین تەماشا بکەین بزانین لە وڵاتەیان بە کۆی گشتی چەندی ڤاکسینی وەرگرتووە و ڤاکسینە تا ئێستا ئێمە باسمان کردووە تەسیرەکەی چییە، چۆن وای لێ کردو ئەو وڵاتانەی کە پێشتر هەر لێرە بە گرافیکێک شانماندان ئەو وڵاتانەی کە زۆرترین ڤاکسینیان تێدا دابش کرابوو کەمترین حاڵەتی تووشبوونیان هەبوو، هەرچەندە ئێستا قسەی تریش هەیە لەگەڵ ئەم زنجیرە گۆڕانکاریە کە پێ ئەوترێت دەلتا بەشێکی زۆر یان ئەتوانین بڵین تا ڕادەیەک خێرایی گواستنەوەی ئەم ڤایرەسە لە یەکێک بۆ یەکێکی تر زۆر زیادی کردووە. ئەمە ژوای لێ هاتووە کە بەشێک لەوانەی سەرڕای ئەوەی ڤاکسینیشیان وەرگرتووە توش ببن سەرڕای ئەوەی کە مەسەلەن هەر جۆرێکی ڤاکسینیان وەرگرت بێ چەند نیشانەیەکیان لێ بەدەرکەوێ و هەندێکیشان بێ نیشانە، بەڵام ئەوەی کە سلمێرەوە ئەوەی کە باسی لێوە دەکرێت ئەو کەسانی کە ڤاکسینیان وەرگرتووە بە شێوەیەکی زۆر ئاسانتر تووشی ڤایرەسەکە بوون و لە هەمان کاتیشە حاڵەتی مردن تیاندا زۆر کەم بووە، کەواتە ڤاکسین ئیشی خۆی کردووە. بابزانین چۆن ئیشی خۆی کردووە، لەکوێ ئیشی خۆ و چەندیان داوە، کەواتە ئامارەکان لە هەموو جیهاندا بەم شێوەیە. تا ئێستا ئێمە گۆی زەوی دانیشتوان تقریبان 6 ملیارە زیاتر یان 7 ملیارە تا ئێستا 4.7 ملیار ژەمی ڤاکسین دراوە، باشە دراوە نەک بەرهەمێنراوە 4.7 ملیار ژەم، یعنی ئەگەر بڵین ئێمە لەو 7 ملیارەی گۆی زەوی 4.7 ملیاریان بەلایانی کەمەوە ڤاکسین جارێکی یان ژەمێکی وەرگرتووە. 38 ملیۆن ژەم ڕۆژانە تەوزیعکرێ. ئەم ئامارە کە هاوکارانم ئامادەیان کردووە باسی ئەو کراوە کە ڕۆژانە تقریبان 38 ملیۆن ژەم لە هەموو جیهاندا دەدرێ. 130 ئەم ژمارەیە گەر ئێمە باسی بکەین یەک ژەمی وەرگرتووە، ینی 130 ئەو کەسانی یان بڵین ئەو 130 دانیشتوانی گۆی زەوی بە ئەوها بڵین بەلایانی کەمەوە یەک ژەمیان وەرگرتووە، بەڵام ئەوەی کە هەردوو ژەمەکەی یان ئەگەر بڵین دوو ژەم لەوانەیە وشەیەک بێ هەندێک بۆ نەوعێکی ڤاکسینەکە ڕاز نەبێ، بەس ئێمە ئەگەر با بڵین دوو ژەم بەوە نەبناسێنین کە بە تەواوەتی ڤاکسین کراون، ینی ڤاکسینی پێویستیان بە تەواوەتی وەرگرتووە چەند دەکا تقریبان 124 دانیشتوانی گۆی زەوی دەکا، باقیەکەی تریشی دانێکی وەرگرتووە. ئەمە هەمووی یعنی ئەگەر لەسەر ئەم ڕیتمە بڕوە لەسەر ئەم شێوازە بڕوە لەسەر ئەم ژمارەیە بڕوە کە ڕۆژانە وەریەگرێ 6 مانگی ترمانەوێت هەتاوەکو 175 دانیشتوانی جیهان بە تەواوی ڤاکسین بکرێن. اینجا ئایا دوو ژەمەوەکو فایزەر و سینۆفارم و ئەسترازێنیکا و مۆدێرنەوانە یان یەک ژەمە کە جۆنسن ئەند جۆنسنە و لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تایبەتی زۆر بەکارهێنراوە. لە کوردستان پاشەوەی کە بڕێک ڤاکسین لە سەرەتای مانگی سێ گەیشت پاشەوە بەرپرسانی وەزارەتی تەندروستی وتیان پێمان باشە بۆ ئەوەی کە شەفافیت هەبێ و بۆ ئەوەی کە مەسەلەن چانسیش هەبێ بۆ زۆربەی زۆری ئەو هاوڵاتیانی کە ئارەزووی وەرگرتنی ڤاکسینیان هەیە چکە دەزانین لە سەرەتاوە لە وڵاتی ئێمە ئەو بەرەو پێشچوونە نەبووە بە تەواوی توانین بڵین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو کێشەیە هەبوو بۆ وەرگرتنی ڤاکسین قسە دەکرا لە سۆشیال میدیا هەریەکە و هەڵەسا قسەیەکە کرد عمومەن گەیشتنە ئەوەی کە بە شێوەی ئۆنلاین ینی تو ئەگەر توێ ڤاکسین وەرگێ بە ئۆنلاین کۆمەڵێک زانیاری هەیە لەسەر ئاپێکە کە پێ وترێ کورت ڤاک تۆ لەوێ زانیاریەکانی خۆت داخڵەکەی و دڵنیان بەشێکی زۆرتان ئەم زانیاریانتان گوێ لێ بووە، بەڵام کردوتانیان نەتان کردو ئەوە نازانم. ئاماری ئۆنلاینەکەیان سیر کردووە و هاوکارانم لە وەزارەتی تەندروستیان پرسی ئەوان دەڵێن 643,000 کەس خۆی تۆمار کردووە بە شێوەی ئۆنلاین واتە زانیاریەکانی خۆی داوە بە وەزارەتی تەندروستی هەتاوەکو وەزارەتی تەندروستی کاتێک و شوێنێکی بۆ دیاریکا بڵێ بڕۆ فەرمو ڤاکسینەکەت وەربگرەوە. ئامارەکەی کە لە ئۆنلاینی هەرێمی کوردستانە هەیە. لە هەولێر لەو ژمارەیە چەند کەسی خۆی ئۆنلاین تۆمار کردووە 254,000 کەس. ئەوانەی کە لە هەولێر تا ئێستا ناویان هاتوێتەوە ئەم دوو ڕقەمەیە، ئەوانەی کە یەک ژەمیان وەرگرتووە 41,000 کەسن، ئەوانەی کە هەردوو ژەم کە لێرە لەبەرەوە ئاساییە بڵین هەردوو ژەم چکە جۆنسن ئەند جۆنسن لە عێراق نییە بۆ ئەو نوعە بۆندە نەکراوە بۆ هێنانیان، ئەو دوو ژەمە 47,000 کەس لە پارێزگای هەولێر بە تەواوی ڤاکسین کراون، 41,000 کەسیش تەنها یەک ژەمی وەرگرتووە. لە سلێمانی 150,000 کەس خۆی تۆمار کردووە،
ئەوانی کە یەک ژەمیان وەرگرتووە ژمارەیان 27,000 کەسن و ئەوانی کە هەردوو ژەمەکەیان وەرگرتووە 25,000 کەسن. یعنی ئەگەر سەیری ژمارەکان بکەین خەڵکێکی باش ڤاکسین وەرگرت، بەڵام ئەگەر لە کۆی دانیشتوانی هەرێمی کوردستان باس بکەین ژمارەکە هێشتا وەکو پێویست نییە. 235,000 کەس لە دووهۆک ناوی خۆی نووسیە و داوای ڤاکسینەکە لە حکوومەتی هەرێم. تا ئێستا لەوێ 65,000 کەس ژەمی یەکەمیان وەرگرتووە، ئەوانەی کە هەردوو ژەمیان بە تەواوەتی وەرگرتووە 43,000 کەسن. کەواتە یعنی بەپێی ئەو بڕێی کە لەبەردەست هەبووە دەست بە تەوزیعکردن کراوە. لە هەڵەبجە 3500 کەس ناوی خۆی نووسیان تۆماری کردووە، چەندیان یەک ژەمیان وەرگرتووە 822 کەس، ئەوەی کە بە تەواوەتی ڤاکسین کرابێ لە پارێزگای هەڵەبجە 647 کەسن. کەواتە ئێستا کۆی گشتی ژەمی ڤاکسینی وەرگیرا و 473,990 ژەمە. ئەمە ئەوانەیە کە چ بە ئۆنلاین خۆیان تۆمار کردبێ یاوە خۆت کە لە سەرتاوە ئەم سیستەمی ئۆنلاینە نەبوو. مهم ئەوەندە کەسە لە کوردستان ئەوەندە ژەم ڤاکسینە درراوە. 326,416 کەس ژەمی یەکەمن لەم ژمارەیە. باقیەکەی تر کە 147,575 کەسن ژەمی دووەم. کەواتە ئەگەر ئێمە بین بڵین ئەو کەسانەی کە تا ڕادەیەکی باش پارێزراون لەبەرەوەی ڤاکسینیان وەرگرتووە بە تەواوەتی 147,575. بۆچی گرنگە ئێمە هەردووکی باسکەین؟ چونکە پرۆسەی کوتانەکە تەواو نابێ ئەگەر هەتا هەردوو ژەمەکە وەرنەگری. ژەمی یەکەم شتێکی باشە، ئەوستا من لە میوانەکەش مەپرسم شتێکی باشە، بەڵام لەو بینەی کە ژەمی یەکەم و ژەمی دووەم هەندێک جار باس لەوە کراوە زۆربەی دانیشتوانی گۆیزەوی کە ژەمی یەکەمیان وەرگرتووە تۆزێک زیاتر کراوە بوون و خۆیان ینی لە ڕێکارە خۆپارێزیەکان دوورکەوتنێتەوە، بۆیە لەو بینەیە توشبوون هەبوو و زۆر بووە. بەپێی جۆرەکانیش هاوکارانم بۆیان تەحدید کردوین لەو ژمارەی کە تۆتەڵەکە وتمان کە لە هەرێمی کوردستان تا ئەمڕۆ فایزەر 220,842 ژەم درراوە. ئەسترازێنیکای بەریتانی 154,615 ژەم درراوە. سینۆفارمیش کە بە ڤاکسینە چینیەکە بە ناوبانگە 98,534 کەس 34 ژەم لەم ڤاکسینەش درراوە. کەواتە ژمارەکان ئەگەر چی لەوانەیە لە ئاستی تۆمۆحی حکوومەت نەبێ لە ئاستی ئەو نەبێ، بەڵام ژمارەیەکی بەرچاو ڤاکسین دابش کراوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەریان گرتووە. من دەچمە لای میوانەکەم کە ئەو ڕاستەو خۆ لە کۆلۆرادۆ لەگەڵمانە کە ئەویش پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر جەگەڕێکانی و هەمووتان ئاشنای ئەم دەموچاوی دکتۆر جەگەرن یەکەم جارنیە لەگەڵمان بەشدارە بێ. دکتۆر جان ئەم کاتەوە باش، هیوادارم ساغ و تەندروست و باشبی. حەزم لێیە لەسەر ئەو بابەتی پرۆسەی ڤاکسینکردن لە جیهان و ئیتر بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاشەوە و بە ئەو پرۆسەی کە بەردەوام ینی هەتا ئەم مۆزوعی ئەفغانستان نەبوو تۆپ بوو لە هەموو باسەکان و لە هەموو هەواڵەکانیش. چییە گوزەری ئێستا لە جیهاندا و وەکو پزیشکێکی بواری تەندروستی کۆمەڵیش تێبینی و ئەوەی خۆت چیە لەسەری؟ زۆر سپاس دکتۆر هەس، سلااو بۆ دەور سلااو بۆ وێنەی کوردستان 24. ڕاستی ئەوانەکە چێت بیتن یەکێش خەتەرترین مەترسیدارترین قۆناغن پەتایەنە ئەف جۆرەنی دەرکەتیان نەکو جۆرەکیان بێژین بە ستایەکی نیە نەوەیەکی نیە ڤایرۆسە کۆرۆنایان بێژنێت دەلتا دیار بوویەکو بوویە هێزەکە زۆرە زاڵ کە پەتایە جیهانی هەمیە بترش نۆت الصدش حالات أمريكا كأجر الدلتا هنا بترش نطنها الصدش حالات كورونا البريطانيا بجر الدلتا هنا ولاتك يمينا أستراليا و 2020 الجمهورة حالات كورونا زورت إلى كيمبون وشانازيد بر سيستم خويا برجرية وسيستم خويا ساخلمية ديار بويكو أوجي نجار بويكو چندين باجرت لازم بجري قدغات نشون لإعلام بكتن جبر دركتنا اف قاينية بجن الدلتا ديار بويكو دلتا زور خيرات التفكو هاستن والنيوترين فاكولينجي ديار كريا بترش اف كاسك وتوشي دلتا يدبتن شيتن فيروس يطرح كتن انكو بوها فيجيتنو وباكو هزيتن شهزار جورا بترش اف قاين دين كيفن نوين دين كيفن الفيروس كورونا كراستي الامريكا جنوكا
جمهور حالات مثلا هيفا بينش ببنا نسبة 10,000 حالات روجانا وكي صادو 6,000 حالات روجانا تنا ماركرون بترش حفصات كسان جاني خوش جزان هرش اگر اف طايني ابن بجنة دلتا کەواتە ینی دەلتا توانین بڵین یەکێک بوو لە گۆڕانکاریە هەرە ینی توندەکانی کە لە ماوەی ئەم 2 ساڵەیە ینی ڤایرەسی کۆڕۆنا بەسەر خۆی داهێناوە و وەکو بە ئاماژەش پێکرد خێرایی لە گواستنەوەکەی باشە دەلتا و ڤاکسین چ باسە ینی ئەو کەسانی کە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان ئێمە جۆمان لێە کەسانێک هەن ئەگەر چی ژمارەکەیان زۆر نییە بەڵام سەلمێنراوە کە سەر ڕای وەرگرتنی ڤاکسینیش توشبووی ئەم ڤایرەسە. بله راستی داتین ئەمریکاژی دیارکەن و ئەو کەسن هەندێک کەسن و ڤاکسین وەرگرتی تووشی ڤایرۆسی کۆڕۆنای بوونە لە زۆرە گرنگە مەگەلە جۆرەژی کوتیە و مەرامش وەرگرتنە ڤاکسینی نە ئەوە 100% ڤایرۆسی منع بکەن ئەم ڤاکسینە ڤایرۆسی قەدەغە بکەن پێشە 100% لێ مفای هەرە مەزنێ وەرگرتنە ڤاکسینی ئەوە وەبکەن ئێش سفکتر لێ بهێتن و ئاسانتر لێ بهێتن وجمهور حالات كو كان خوش جزدان انكو اف حالات دي ايفن محتاجي خستت بنو محتاجي تفجيرات شربن كم اللي بكتن مثلا امريكا اسبيجمش يعني نوت الصديش حالات ينوي يد فيروس كورونا او كسبنا افيد فاكسين نورجرتي نوطنها الصديش وحالات افيد كان خوش جزاي او كنا فاكسين نورجرتي افشي مجال جردي سهر كيف فيروس تمينيت فيروس كورونا دمينتا كامروفان تا وهمي ورزان دي هر فلكاني هتا بيجرينك او ام فيروس ترويض بكن ام كهي بكن ام ولي بكن كون بتا تزدان خلق يعني خو وراستي افا حتى نو كدياركم فاكسين بردست كاريجرن دجي اتنجران توجبونه اش اكيد فيروس دلتا بنكبر برافل جيهاني وخالق دي هيش تكرين ترجي شوي اوكم اگر فاكسين ندي جمروان كسان ابن توشي بترتهتن ريبت اگر هندك واحتمال فيروس هيش ترخو بكوري فيروس بكوري تشوان كسان تا ابن برينجي ناتنا فاكسين او اندومي واني برجري لاواز قصدي يعني كانوا كامبيجن دلتا هي سيزن بردست چه استرازينيكا بيتن چه فايزر چه مودرنا بيتن چه جونسون اند جونسون بيتن لترسم اوا وطايكي تركيب وايكي تركيب بدي استجابه نبيتن بو افاكسين ميكا بردست بربلاف الجو باشە پرۆسەکە چۆن دەڕوە ئێستا مەسەلەن ئەگەر وڵاتێکی وەکو با بڵین ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە خۆی دەستێکی باڵای هەیە لە داهێنان و لە بەرهەمهێنانی ڤاکسینەکان بە تایبەتی فایزەر مۆدێرنا و جۆنسن ئەند جۆنسن باشە ئەو پرۆسەیە لەوێت چۆن ڕوا و چونکە تو ئێستا باسی ئەوەت کرد هەنی ئەگەر هاتوو ڤاکسین بە شێوازێکی باش تەوزیع نەکرێت و خێرا تەوزیع نەکرێت ترسەکە لەوەیە کە گۆڕانکاریەکی زیاتر لە ڤایرەسەکە ڕوو بدە پێدوانیە کۆڕۆنا جارێ لەمەیانە جیهانی هەمووی دووبارە ئەوەندەی تر بچوو کردەوە چونکە لەوانەیە ئەگەر هاتوو لە وڵاتێکیش زۆر باش ڤاکسین تەوزیع کرابێ لە شوێنێکی تر هێواش بێ ئەوانیش باجەکەی نادەن دکتۆر جەگەر اكيد وقت بتا مساله بدايان بجيكا جيهان دا وتايبتيت في سردميدا الشرخ بيستويكي وامد عصر عولمي دا يعني امد دم جهانگیری دا و گلوبالایزیشن دا هر تشتکی چه بیتن هر جایی که جهانه اكيد ما ترسي خواهی سر اكنجيا روی زمینی همیه و ما دیار بیاجی افتایا و اشکراترین نمونه سر في اخفتنه مزانه کو حالت اقدر كفت الصينه المانجي 11 ام 12 2019 و اگر هند کنو که مثلا امریکا از بيجم بترش 600,000 كسان كانوا يخرج ازاج اگر في فيروسي بترش 7 مليون كسر توشي فيروس كورونا يبون شحالتك بتنه ودس بكري المقاطعه ووهان الصينيه ابجي هر بس تطبيق بدون سر فاكسيني اگر وما ديار بكل دلتا يا الهند دس بكري وهند رجع فاكسين دان زورا كيم بويا اگر دركتنا اف طايني فيروسي وافريكا اف طايني فيروسي بربلاف بيا 124 دولة جهاني هاميه
لو راج برهندي أستبيجن هندي أم خلقي بتر جهان همية وضع تفكير أما هزرة مثلا أصل جهان همية بيتن أم هندي رجع بتر وبرستر خلقي أم فاكسين بدين أكيد دي بتأجر هندكو أم همية بين باراستن لدي سانشي كانوا كي دياركو يا أم شم بيكين أوكو أم خو فاكسين بدين كسر دور برد خو هم بدن خو فاكسين بدن اگر خو توشي جورن ديجي فيروس كورونا ببن اگر او جورا قالك جواز نبنش جورن كيفن انا افطايا قالك جواز نبنش طايا كيفن نبيت اجرش تزدنا وان بوجانا وان فيروس قالك جرينجا نبيت ام تجار كبير بكين ونبيت بتا اجر هم ديجي كان بيجين فاكسين صات الصف كينا بارازيتن شتش الدنيا دا جارانتيني دا صات الصدم يا ديارك نطنه بوين نطنه الصدى شوان كسر فاكسين كان اگر خو توشي كورونا ببنجي جانا خوش دست ندنو محتاج جافديريا تشرنوبنش اگر توجبونه و افجور ام بجني دلتا نطايا ام بجني دلتا پێشبینی تۆ لە ڕووی گۆڕانکاری تر و ژمارەکان بە شێوەیەکی گشتی بە پشتبەستن بەو زانیاریانی کە ئێوە لە CDC و لە تەنانەت زانکۆکانی خۆتانەوە کە بەدەستی هێنن بۆ پێشبینیەکەم لە تو دەوێت چونکە ئێستا پرسیار دەکرێت لەسەر ئەوەی ئایا ئەم ڤاکسینە ئەگەر ئیشیش بکە چەند مانگە خایانێ یعنی کەی پێویستم بۆ ئەبێت جارێکتر وەری وگرمەوە بەعزێک شوێن هەیە باسی ئەوواکەن کە ژەمی سێەم ئەمە لەلایەکی تر دکتۆر جەگەر چی تازە هەیە لەسەر تێکەڵگرتنی جۆرەکانی ڤاکسین بە تایبەتی ئەسترازێنیکا و مۆدێرنا و فایزەر و جەیانجێ بله بالنسبة لأبديت سر فاكسين راسي أبديت شخرا جرينتري أو بياكو بري بينش روجان CDC أمريكي ديار كرياكو أفكسن دوغيان تشين فاكسيني ور بيجرن براسي خالق قالك جرينجا شو قالك خلكي ماجي مسلان أبسرات كر تو بري بينش روجا كاجي متقولي حتى نكش داتانينا وأفكسن دوغيان شين فاكسيني ور بيجرن ديار بياكو أفكسن دوغيان وتهمي مرحلين همي قناغين دوغيانية دا تشين فاكسيني ور بيجرن وديار بياكو فاكسيني بزيانة وكارجريا كم مظن ويا نيجاتيف نينا سر دوغيانية سر زاروكي وسر دايكي جار مثلا هذا خالق لك جرنجة خالق ديجي راسي أو كو زاروكي تشين فاكسيني ور بيجرن في جي وانش 12 سالية بتره بس حس كم كروسان جاي كيف هزرت إلى بيكن كو أفكسن 12 سالية نظام كانوا ك كم ترين جي أن 8 فاكسين دانة چنده أستبينهم كو بايباتيت جال دلتا كو برا بتريش وان كسبت توش بني او نفت زاروكو اوين كو بيجن جنج لو رازورو جرينجا او جي منی ژەمیز ئەوە بپرسم دکتۆر جەگەر چونکە یعنی لە بەشێک لە وڵاتە ئەوروپیەکان کە بە تایبەتی ئەم شەپۆلەیان بینی زۆر بە خێرایی بڵاوە بێتەوە و گۆڕانکاری دەلتاکەش ڕوویدا بوو تەماشایان کرد لەو گروپی تەمەنەیان کە ڤاکسینیان وەرنەگرتویان لە خوار 18 ساڵی و بە تایبەتی پاش تێکەڵبوونەوەیان و چوونەیانەکان و قوتابخانەکان و پێدوانی ینی ئەمەش هەر هۆکارێکی تر بوو کە مەسەلەن ئەوەندەی تر بازێکی گەورە بدا لە بڵاوبوونەوە اكيد صدى يعني مثلا امريكا البيجم بجارة ايكيا 2000 كسمة بزاروك يمترش 18 صالية ينشاف ديريا جردا يتبن بيجن اي سي يو دا يتبن جهاز هنسة سكردا هذا شو شنو برينجي دسبيكا بتوي بيجرا حتى مكان وبترش حفتي الصدش حالات نيين فيروس كورونا الامريكا او نبت كيم ترش بينجي صاد شبه هنديجي طبعا بالنسبه تحديد كيرن ودسين شان كيرن 8 تشكترين 8 فاكسين دانه برينجي هاتيات حتى بري دلتا هي مانجي 4 و5 بوقت بحثك هاتي كيرن سي دي سي ديار كريكو افكسن جيوان كيم ترش ما بين 12 صالي ويفا 12 صالي حتى هجا صالي شين فاكسين كورونا ور بكيرن لهندك بحث ديجيتنا كيرن يعني يفكرون كيرن واحتمال عندك نزيك دا افن شيوان كيم ترش 12 صالي يجي بشين فاكسيني ور هذا خالق اني كنت تشن بدريش فاكسين الصحه كم او داتانينا چونكي دائما فاكسين فيروس ياخذ جوهري افضل ما حصل كري وبدا صارت شوي داد مثلا صاد الصفحه بخبرنا 2000 ياكي احتمال كم ما ظن هاي فاكسين دام كرياركو شالا كيكا صالانه شو بيقول امريكا فاكسين انفلونزا صالانه دين اس بيش بينت كم
فاكسين كورونا أفصلنا بين دباشكرن وراستين كا هندك معناتها جرعة سيجي قرشة سيجي تتبيش بين كرن سيس توصية كريا أفكيسن برجريون اللوات وشاندن أعضاء هاتي كرن بو مثل كل يبيتن چیز کم بجینه گرملاکی بیتن یا خوینه بیتن و مجی خوینه مجی استی بیتن کسا یا بیتن پرچه ایش دور بگیرن اش واکسین دژی مایش بنده کو برگریوان کمپله به دژی واکسین حالا که دژی اف کسی واکسین ورگرتی توشی واکسین مایوی شوای که سروشتی دیار بیتن و منوان برگریوان سور پستل شوان کسانجی افید بس واکسین دار شبه هندجي يعني احتمالها غير كيسان جمهور باش بجا باش خلكي هاني ام فاكسين بدين ولا بكين فعلا امشين كنترول كان في بتاي وكذا بوكيت تشيك كي صورة مثلا هر فترة يستوش شيء او بدا نطاق جغرافي شرفاك درناك كده كنتين كده زۆر باشە دکتۆر جەگەر وەکو دوا پرسیار هیچ زانیاریەک هەیە لەسەر ئەوەی کە مەسەلەن بڵێ کەسی ڤاکسین کراو ئەگەر تووشیش بێ کەمتر بیگوازێتەوە یان بە پێچەوانەوە لەوانەیە ئەویش لەبەرەوەی بێدەنگە و نیشانەی نییە و بە ئارەزوی خۆی بێ و بڕوا و زیاتر بێتە سەرچاوە بۆ توش بوون زۆر خۆش پرسیار بە دکتۆر هەست نیترین لێکۆڵین بەری پرۆژە هاتیەکردن دیار کردە اف كسم فاكسين ورقر تجي تشين نفس الريجي همان ريجا فيروسي فاكو هزنش بروا كان بروار بيكن شوي وان كسان ابي فاكسين نورقر لو راسي ابي فاكسين ورقرتي بيتم بنا سرشاوي مترسيك مازن ودورو بارد خو والريكا وحيد اوا ريكا ايكانا اوا فيتشان دي كنترول بيكن اف كسن ديجي ابن رخن وان كسا ابن هالتنا فاكسين دان او جخو فاكسين بدان هنگی ام د چینا وگو هستنه زنجیرا وگو هستنه قد کینو نهلیم پیتر بلاف بیتن حالا که دجی خلکی مگله بسیار کتن ولو دیرش بسیاراتها خلگله کت بیجتن که اشتی چندش توشبونا سروشتی بو فاروسی چین کارن واکسینی ورگیرن نیوترین دات دیار کن دیسان و هر گاوا فاروس دفتن ما بچه واکسینی ور بگیری یعنی هر گاوا تانمان بش کرانتینی درکتی فكذا فحص خوي كل فحصات بي سي ار نيجاتيف بيتن بتكاري فاكسين يور بيجري وبهر سيانك وهر مشكله كتير بيتن خالا قد يجي بالنسبه لي كوش ميسي بتر يا درست بولاتن كو ريجو فاكسين ده اذا جالك من امريكا ل اگر جمارا كوش فاكسين ودف مكان بن جرعه فاكسين كان بن باشتر اوا وخلق يعني فان جرعه بهلن وخلق كي ور بيجي حتى انه كان ور جرتي واكيد بمجالك باشتر اكو هفته صدش خلکی ما تجرع آور گیرن شکو 5 صدش خلکی ما 6 صدش 30 صدش خلکی ما تنه 3 جرعه آور بگیرن و یدی هیچ تجرعه فاکسین آور گیرن لورا از هر دی اخفنا WHO بيجم يا رخوات المستشفى الجهاني افولات كوريجا فاكسين داينت الى كيم باشره وتركيز بكين دو قارش الفاكسيني نكو قرشسي ام طرح بكينو خلكي هم بدين كو فيداميدا فيقونا غير وربي دکتۆر جەگەڕێکانی پرۆفیسۆری یاریدەدەر لە بواری پەتازانی و پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی هەنا و لە کۆلۆرادەوە لەگەڵمانەوەی زۆر سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس دکتۆر هەست سلاڤۆرێس زۆر سپاس طبعاً هەمووی لەوە کۆکن کە کەسی ڤاکسین کراو باشترە لە ینی لە نیشانەکانیشی تەنانەت دەگەر تووشیش بێتەوە لەو کەسانی کە ڤاکسینی وەرنەگرتووە ئەمە یەک دوو هەتا پێمان بکرێ هانی کەس و کار و دەوروبەری خۆمان بدەین باوەڕ نەکەین بە ڤیددیۆ و ئەو شتانی کە ینی هیچ بنەمایەکی زانستی نییە و لە سوشیال میدیاکانیان بینین ئەوە تا دەیبینین لە 4.7 ملیار ژەم دابەشکراوە لە گۆی زەوی زۆرە بۆکو ئۆگەر ئەو ئامارانەی کە خەڵک باسیەکە بۆ ئەو ژمارەیە کە بەداخۆیی ڕاست نییە خاڵی ئەخیریش ڤاکسینت کرده بێ یان نەتکرده بێ ماسک بەستن جارێ ئیش و ئەرکی ئەمێ هەموو لایەکتان تەندروست بن خواتان لەگەڵ